بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت. میوانی ئەم جارەی پاسی یادگار بەڕێز دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووکە. مەبەستمانە بزانین ئایا ئەوان ئامادەن وەکو پارێزگاری کەرکووک بگەڕێنەوە کەرکووک؟ ئەگەر دەستیان بە تەواوەتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان کێشاوەتەوە پلانی داهاتووی کاری سیاسیان چییە؟ ئەمانەوێ بزانین بۆ چی کورد ناتوانێت پارێزگارێکی کورد بۆ کەرکووک یەکلا بکاتەوە. ئەمریکیەکان و سەرکردایەتی سیاسی کورد چیان کردووە بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و هەروەها بەغداد چۆن ئەڕوانێتە دۆخی کەرکووک و چه هەوڵێک لە ئارادایە بۆی دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە. ئەمانەوێ بزانین ئەو قسانەی لەبارەی داهاتووی دکتۆر نەجمەدین کەریمەوە دەکرێت سەبارەت بە بەشداریکردنی لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەندە ڕاستن. زۆر پرسی دیکەش لە پاسی یادگار تاوتوێ ئەەکەین و گفتوگۆیان لەبارەوە ئەکەین. چاوەڕێ بن. بەڵێ بینەران دووبارە سڵاوتان لێبێت. بەڕێز دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک بوو بە سەرنشینی پاسەکەمان بە سوپاسەوە. دکتۆر ماندوونە بن سڵاوتان لێبێت. هەر بژین گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین. ئەزانم زۆرم پرسیارت لێ کراوە، بۆچی هێشتا خۆتان بە پارێزگاری شەرعی کەرکووک دەزان؟ پێشەکی سوپاسدانەکەم، سڵاوم بۆ هەموو بینەرانتان و هاوکارتان و ئەمەوێ بەوە دەست پێ بکەم کە ئەمڕۆ میر تەحسین بە کۆچی دوایی کردووە. بەم بۆنەیەوە سەرخۆشی لە هەموو کەس و کاری و خوشک و برایە زیدەکانەکەین. بەڕاستی کۆچی دوایی ئەو ینی کاریگەری زۆری ئەبێ، هیوادارین کەوە خوشک و برایی کوردی ێزدی بتوانن ئەو جێگایی کە ئەو وا بە جوانی پڕی کردبوو بەڕێوەی ئەبرد بتوانن بە شێوەیەکی باش ئەو کەسەی دێتە جێگاکەی و هەموو هاوکاری بن. برای ئێزدیەکانمان، خوشکە ئێزدیەکانمان تووشی نەهامەتێکی زۆر بوون لەم چەند ساڵی ڕابردوودا و پێویستیان بە هەموو یارمەتیەکەیە و من دڵنیام سەرکردایەتی کوردستانیش و حکوومەتی هەرێم بە هەمان شێوە پشتیوانیان دەکرد. هەر بۆی بینەرانیش بەرچاویان ڕوون بێت، ئەمڕۆ کە بەرنامەکەمان تۆمار کردو و چوارشەممەدا ئەبەزێت میر تەحسین کۆچی دوایی کردووە. دکتۆر بێمەوە سەر پرسیارەکەم، ئێوە هێشتا خۆتان بە پارێزگاری شەرعی کەرکووک دەزانن، بۆچی؟ کەرکووک بە پێی ئەو یاسایی کە دانراوە و بەپێی ئەو یاسایی کە لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەر درراوە کە ئەڵێ قانونی محافظات کە لە 2008 دانراوە و لە دوایە لە 2013 زیاد و تعدیلاتی تیاکراوە. زۆر بەڕوونی ئەڵێکەوە لەبەر ئەوەی کەرکووک هەڵبژاردننی تیانە بووە و تا هەڵبژاردننی تیا ئەکرێ ئەم یاسایانەی بەسەر جێبەجێ ناکرێ. واتە بە یاسای برێمەر هەر لەوێشەوە ئەڵێت بە یاسای برێمەر کە ئەو کاتەی بڵێن عێراق لە ژێر داگیرکرا و حیسابەکرا بەو یاسایە بەو یاسایش تەنها ئەنجومەنی پارێزگا بۆی هەیە پارێزگاردانێ یا پارێزگار لابەرێت یان هەڵبژاردنێکی دیکە لەوێ بکرێتەوە تا ئەو کاتەی هەڵبژارد نەکرێت. ئەو کاتە یاساکانی عێراق بەسەریاتی ئەپەڕێ و تا ئێستا ئەنجومەنی پارێزگار پاش ئەوەی کەوە لە پەرلەمانی عێراق ئەو بڕیارەیاندا کە بە پێچەوانەی یاساکەی خۆیانە دوای ئەوە جارێکی تر دەنگیان بە منداوەتەوە وەکو پارێزگاری کەرکووک و هیچی تر لە دوای ئەوە نەگۆڕاوە. باشە، مەرجەکانی ئێوە چین بۆ وەی وەکو پارێزگاری کەرکووک بگەڕێنەوە کەرکووک؟ یەکەم شت ئێمە بۆ لە کەرکووک نەماین، ئێمە لە کەرکووک نەمای چونکە کەرکووک داگیر کرا، کەرکووک تەسلیم کرا بە حەشدی شعبی و هێزی بێگانە کە هاتنە ناو کەرکووکەوە. ئەبێ ئەو بارە بگەڕێتەوە بارێکی ئاسایی، واتە پۆلیسی خۆجێیی کەرکووک لەگەڵ لایەنە هەواڵگرێکانی بەغدا و هەرێمی کوردستان بە یەکەوە
شار بپارێزن وەکو پێش 2014 وەکو پێش 2014 سوپا بگەڕێت بچێتە دەرەوەی کەرکووک چۆن پێشتر هەبوو و لەگەڵ پێشمەرگەیە بەیەکەوە کەرکووک بپارێزن و دژایەتی داعش و گروپە تێرۆریستەکان بکەن کە پێشتر کردویانە بە هەمان شێوە بگەڕێتەوە. ئێمە هەمیشە ئەومان وتووە ئێستا خەریکە خەڵک هەمان ئەو داوایە ئەکا کە ئێمە لە یەکەم ڕۆژەوە باسمان کردووە. طبعاً زۆریشی ئەو کەسانن کە خۆیان بوونە هۆی ئەوەی کە کەرکووک داگیر بکرێ و کەرکووک ئەو گۆڕانکاریانەی بەسەرا بێ دەرکردنی بەڕێوەبەرەکان هێنانی خەڵکی دەرەوەی کەرکووک و جێنشینیان کەن لە کەرکووک و وە کورد دەربەدەر بکەن و بەڵام هەر باشە بێنەوە سەر ئەو ڕێیەکەوە ئەو کارانە پێویستە بەڕێی ئێمەوە. دکتۆر نەجمەدین کەریم مامادەیە مامەڵەیان لەگەڵ بکاتەوە چ لە کەرکووک چ لە دەرەوەی کەرکووک لەگەڵ ئەو کەسانی کە خۆدوتت بوون بە هۆکاریەوەی ئەوەی بەسەر کەرکووک هات بەسەری بێت. من بەڕێی من یەکەم شت بە نسبەتی ئەو مەوزوعی ئەو کەسانی کە ئەو کارەیان کردووە ئەرکی سەرشانی یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستانە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخۆی هەڵ بچێتەوە. تۆ چۆن جارێکی تر ئەتوانی لەگەڵ گروپێکە ئیش بکەیت کە زۆر بە ئاسانی نیوەی خاکی کوردستانی باشووری دابەدەستەوە. چۆن باوەڕت بەوانە ئەبێ چۆن باوەڕت بە گروپێک ئەبێ کە پێشمەرگەی کشانوەتەوە لە لایەکی تریشەوە بەشێکی پێشمەرگە ئاگادار نەبووە لەوە و ژمارەیەکی زۆریان شەهید و بریندار بوونە جگە لەو کارەساتەی کە بەسەر هەموو ئەو شوێنانەیە هاتووە تەنها کەرکووک نییە بۆکو بیگرە لە سنجارەوە هەتا ئەگەیتە بە درەوجەسان. باشە ینی تقریبن ساڵێک و 3 مانگ زیاترە 16 ئۆکتۆبەر ڕووی داوە. بەڕوونی دەرکەوت لە پێناوی چی ئەمە کرا لە بەرامبەر چ بەڵێنێکە؟ من نازانم چ بەڵێنێکیان وەرگرتووە بەڵام من دڵنیام زۆربەی ئەو کاری کە کراوە بە چەند کەسێک بەڵێنی شخصی دراوە کەوا دەستکەوتیان هەبێت وەکو چی دەستکەوتیان هەبێ زیاتر بەژەوەندی شخصی خۆیان بەرژەوەندی شخصییان بەرژەوەندی پلە و پۆست بەرژەوەندی مادی بەسەر تایانە هەیە مادەکە لە هەموو شتێک گرنگترە لەلایەن تیاشە هەیە ویستویەتی کەوا دەست بە سەر دەسەڵاتی کوردستان و ئەو ناوچانەیە بگرێ وایان زانیوە ئەو شوێنانە کە لە کاتێکە پێشمەرگە لێ نەما و ئیدارەی کوردی تیادا نەما ئەو کاتە دەسەڵات لەو شوێنانە تەسلیم بەوانەکرێ و بە کەیفی خۆیان هەرچیەکیان بێ بیکەن بەڵام دەریش کەوت کە ئەوەش وانە. کەرکووک هەرزان فرۆش کرا کەرکووک نەکار هەرزان فرۆش کرا کەرکووک بە خۆڕایی تەسلیم کرا بە ئەو کەسانەی کە هەمیشە خەوی ئەوەیان بینیوە لە دوای 2023ەوە کە بێنە کەرکووک و دەسەڵات بگرنە دەستی خۆیان و ئێستا لە دەستیانە ڕاستە چەند بارەگایەک لێرە و لەوێ ماوە بەڵام ئەو بارەگایانش بەبێ ئەمری ئەو هێزانی کە لەوێن بە تایبەتی حەشدی شعبی و هێزە داگیرکەرەکانی تر ناتوانن تەنانەت هاتوو چۆ بکەن لە ناو یەکتریشدا. بەنسبەت بارەگەکانی یەکێتی شەوەمار هەمان شتا یا بارەگەکانی یەکێتی هیچ فەرقی نییە لەگەڵ ئەوانی تر بەداخەوە یەکێتی گەورەترین هێز بوو لە کەرکووکە لە ڕووی سیاسیەوە ئەمڕۆ ئەگەر بیانەوێ 5 کەس زیاتر لە بارەگاکەیان نابێت بۆ پارێزتنی ئەبێ موڵەت وەرگرن لە حەشدی شعبی یان لە دژە تێرۆری عێراقیە لە لایەنێکی تر. دۆخی کەرکووک هەندێک باشتر نەبووە بۆ نمونە بینیمان لە ماوەی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان ئاڵای هەڵکرد. ئاڵای لەکوێ هەڵکرد؟ لەسەر چەند بینایەک دواتر هەندێکی هێنرایە خوارەوە و هەندێکیشی مایەوە. ئەو ئاڵای کوردستانە ئاڵای حیزبێک نییە. پێش 16 ئۆکتۆبەر ئەو ئاڵایە لەسەر هەموو مەکتەبێک و بینایەکی حکومی غیری حکومیش لە هەموو کەرکووکە هەبوو و لەگەڵ ئاڵای عێراقا بەیەکەوە هەڵەکرا و لەسەر یەک مستەوە هەڵەکرا. ئەمە یاریەک بوو یعنی بەڕاستی زۆر سێریشە کە ئەم کارەیان کرد ویستیان خەڵکی کەرکووک ئەوەنە بە نەفام تێبگەێنن کەوا
خەڵکی کەرکووک هیچ نازانێ وەڵا ئەمە لە بیرمان چوو بوو چونکە کە مام جەلال وەفاتی کرد بوو هێنامانەتە خوارەوە مام جەلال پێش 16 ئۆکتۆبەر وەفاتی کرد کە مام جەلال کۆچی دوایی کرد ئێمە لە کەرکووک بۆ ماوەی هەفتەیەک ئاڵاکەمان هێنایە سەر نیوە لەگەڵ ئاڵای عێراقیشە هەموو ئاڵاکان خوارەوە حیداد بوو و حیدادیش عادەتەن ڕۆژەکەی دیاریەکرێت تۆ دوای ساڵێک و 2 مانگونی و بەبیرت دەکەوێتەوە کە شتێکی وات کردو و تەنها لەسەر بارەگاکەی خۆشت هەڵێکیت خەڵکی کەرکووک زۆر باش ئەزانێت کە ئەوە لە ینی هیچ ڕاستیەکی تێدا نەبوو لە حقیقەتدا چ زیانێکی بەرکەوتێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک و لای کەرکووکیەکان من بۆیە ئەڵێم بێکێتی نیشتیمانی کوردستان ئەرکی سەرێکی سەرشانی خۆیەتی کە ناوی خۆی پاک بکاتەوە لەو کەسانە ئەو کەسانەی کە بەرپرس بوون یەکێتی نیشتیمانی کوردستان بەداخەوە ئەمە داوای من بووە لە یەکەم ڕۆژەوە بە ئاشکرا لەگەڵ میدیاکانە باشم کردووە لەگەڵ کاک برای بەڕێزمان کاک کۆسرەت باسم کردووە لەگەڵ ئەو ئەندامانەی مەکتەبی سیاسی تر یا سەرکردایەتی کە لەگەڵیان بوومە کە ئەبێ لێکۆڵینەوەیەکی تەواو لەسەر مەسئلەی کەرکووک بکرێ و بەڕاستی نابێ خیانەتیش بێ بە نەریتێک کەوا ئایتر کەسێ خیانەتەکە وەڵا بەیانی دێتەوە چونکە ئەمە لە فڵان حیزبە و بەبێ ئەوە هیچمان پێ ناکرێت میلەتی ئێمە ناتوانێت بگا بە ئامانجەکانی خۆی ئەگەر ئەم جۆرە خەڵکانەی تێدا بمێنێتەوە لە سەرکردایەتی باشە ئێوە بە فەرمی داوەتان لە جەنابی کاک کۆسرەت کردووە بۆ ئەوەی لێکۆڵینەوە بکرێ بە دوواداچوون بکرێ ئەگەر پێویست بکات ئەو کەسانە سزا بدرێن وەڵامی ئەوان چی بووە؟ وەڵامی ئەوان تا ئێستا هیچ نەبووە و نەکراوە ینی وەڵام نییە ینی هیچ هەنگاوێ نەنێراوە نەیان ناوە بۆ ئەوەی بتوانن لێکۆڵینەوە بکەن تەنانەت وابزانم نەوعەتەرەدودێکی شەیە ترسێکی شەیە لەوەی کەوایەکی باسی بکە چکە لەوانەیە خەڵکانێ بگرێتەوە کە ئەمڕۆ لە پێش هەموو کەسا دێن لە کۆبوونەوە دانیشتن ئەچنە بەغداد دێنە هەولێر ئەچنە ئەم شتانە خۆیان بە پاڵەوان ئەزانن ئەوان وازان نەگەروانە بووایە کوردستان ئەمڕۆ نە ئەمە معنای لەم پلانەکەی ئەوان ئەوە بوو نەک کەرکووک و خانەقین و سنجار و دووز و مەخمور و ئەو شوێنانە بەڵکو هەولێر و تاوەکو ئەگاتە سنووری تورکیا لە ئیبراهیم خەلیل وەلەو لاشەوە تا باشماغ و ئەو شوێنانە هەمووی بکەوێتە ژێردەستی ڕژێمەوە. باشە هەست ناکەن ینی لێکۆڵینەوە لە 16 ئۆکتۆبەر و ئەوانەی هۆکاری بوون سەختە بۆ ئێستا کە خۆت ئاماژەت بەوە داوتت ئەو کەسانی کە تیای بوون ئێستا لە پێشی لە ڕیزی پێشەوەی کۆبوونەوەکان ئەجا ئەگەر حیزبێک یەکێتی نیشتیمانی کە من تایە بۆم و لە سەرکردایەتیا بووم ئەگەر بیەوێت باوەڕی خەڵکی پێبێت و هەڵسێتەوە لە ناو خەڵکە ئەگەر ئەوە نەکە وردە وردە ئەوەی هەشێتی نامێنێت ئەو هەموو شەهیدە ئەو هەموو خەڵکە دڵسۆزە کە بەهاتن خۆیانە بەخش لە ژێر سەرکردایەتی ئەو حیزبە لە پڕێکا و حیزبە وازی لێیان هێنا و بە جیانی هێشت بەتەمای چیە بێت ئەگەر ناو خۆی پاک نکاتەوە ئەسان خۆی لە ئەسڵا هەر هەڵە بوو کە تۆ ڕێگە بدەی بەو کەسانێکەوە دەستیان هەبووە لەگەڵ دوژمنە و تێکەڵ بوونە ئیتر لەسەر مستەوایەکی بەرزیاکەم تۆ ڕێگە بەی من لەگەڵ ئەوەدام عەفوو هەبێت بەڵام تۆ نابێت ڕێگەبەی ئەو جۆرە خەڵکانە بێن ببنەوە سەرکردایەتی حیزبەکە. باشە بەڵام قسە لەسەرەوە شەیە وترێ بۆ نمونە لە هەڵبژاردنەکانە یەکێتی نیشتیمانی کوردستان شعبیەتی زیاتری کردبوو لە کەرکووک بەپێی ئەنجامی هەڵبژاردنەکان. یەکەم شت ئەوە ڕاست نییە پرسیارێکی زۆر هەبوو لەسەر هەڵبژاردنەکە خەڵکێکی زۆر کەم چوون بۆ دەنگدان تەنانەت لە سەعات 3:04 بە دواوە کەوتنە مزگەوتەکان و بانگیان نەکردکەوە وەرن دەنگ بن بۆ خاتری خوا وەزعمان خراپە و مەجموعی ئەو دەنگانەژی تر بەڕاست یا بە درۆ وەرگیرا بێت لەوە کەمترە کە لە 2004 وەرگیرا. کەواتە تۆ دووپاتیەکەیتەوە کە هەڵبژاردن لە کەرکووک ساختەکاری تیاکرابوو؟ من ئەوەی کەوتم بەو شێوەیە تر ئەوی بەڕاست دەنگی داوە یا ئەوی دەنگی نەداوە بە هەموویەوە لەوە کەمتر بوو کە لە 2004 ئەو کاتی ئێمە لێوێ بووین خەڵکەکە دەنگی وەدا. باشە تورکمانەکان داوای
ئەوەیان کردووە کە پۆستی پارێزگاری کەرکووک بدرێ بە تورکمانەکان و من ئەمەوێ ڕای جەنابتان بزانم پۆستی پارێزگاری کەرکووک بە ئیستیحقاقی انتخابی هەڵبژاردن یا سیاسیەک لا ئاکرێتەوە. ئەوەڵەن ئێمە مۆزوعی پارێزگار بە تەنها کێشەکانی کەرکووک چارەسەر ناکە. یەکەم شت کورد پێخۆشە کورد پارێزگار بێ، بەڵام لەم زروفەیە پارێزگارێکی کوردی ژانەی وەکو ئەوە وایە پێشتر پێش 2023 پارێزگاری کورد هەبوو لە دهۆک و لە سلێمانی لە شوێنی تریش یا وەلای بۆ بەغدا بێ. بەڵێ طبعا بێ وەلای بۆ نەکەر وەلا نییە وەلاکە هیچ، بەڵام لە ژێر دەستیە بێ ئەمری پێیەکە ئەگەر نەیکات دەرێکات. بڵێ ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە چۆن کەرکووک بە شێوەیەکی گشتی وەزعەکەی چارەسەر بکرێت. وەزعی کەرکووک من پێشتریش وابزانم لە بەرنامەی جیاوازدا احتیمالە لەگەڵ ئێوە لە باسی ئەوەمان کردووە مادەی 140 لە 2005ەوە پێش ئەوەش بە ساڵێک مادەی 58 باسی چارەسەرکردنی ئەو کێش شوێنانە ئەکاکەوە کوردستانە بەڵام لە ناو هەرێم نییە. لەو کاتەوە هیچ هەنگاوێکی جدی نەنێرراوە تەنانەت مادەی یەکەمی بۆ ئەوەی ئەو مادەیە جێبەجێ بکرێت. برگەی یەکەمی مادەکە کە ئاساییکردنەوەیە هێنانەوەی سنووری کوردستان سنووری پارێزگاکانەوەکو پێشتر پێش 2023 ینی پێشەوەی سەدام بیگۆڕێت و هەروەها گەڕانەوەی ئەو خەڵکەیە ئەمە هەمووی لە مادەیەکە 4 ساڵی بەسەرات تێپەڕیوە 2005 لە دوای دەستوری شەو حسابی بکەین. طبعا مادەی 140 مادەیەکی دەستوریە و ئەبێ جێبەجێ بکرێ، بەڵام نەکراوە هۆیەکانیشی زۆرە. طبعا هۆی زۆرینەی هۆیەکانی بەغدایە، بەڵام لە عینی کاتیشدا ئێمە ئەبێ کارێک بکەین بۆ ئەوەی لەم وەزعش ئێستاش کە هەیە نەجاتمان بێ. بۆیە من هەمیشە لە 2015 بە تایبەتی 2016 وتومە با ئێمە کەرکووک بکەین بە هەرێمێک. هێشتا سووری لەسەر و ڕایەت. من بەڕێی من ئەوە تەنها ڕێگەیە بیکە بۆ ماوەی چەند ساڵێک 5 ساڵ 4 ساڵ تۆ 13 ساڵە هیچ دەست هیچ بەدەست نەکردو هەر بە تەمای ئەوەی ئەم مادەیە بە قودرەتی قادر جێبەجێ بکرێت، بەڵام لە عینی کاتیشدا کەرکووک لە ژێردەستی بەغدایە. کەرکووک کە ئێستا ئێمە ئەڵێن حکوومەتی تازە هاتۆ و هیوامان پێێتی و ئەو بودجە تێپەڕی، بەڵام کەرکووک ئێستا هەموو ڕۆژێ مدیر تەگۆڕێ، کەرکووک تعریبی تیاکرێ، کەرکووک خەڵکە ترسێنرێ، کەرکووک داعش و ئێرهابتیایە زیینوو بووتەوە. باشە ئێمە ئەگەر بتوانین ئەم گۆڕانکاری لەم شتانە بکەین و کەرکووک بکەین بە هەرێمێ بۆ ماوەی 5 ساڵ ئەگەر بۆ دایمیش نەبێ بۆ نەیکەین، ئەو کاتە کەرکووک بە کورد و عەرەب و تورکمانەوە حکمی ئەەکەن، ئەو کاتە گرنگیش نابێت چونکە هەڵبژاردن ئەەکەیت. من بەڕێی منە بێ هەڵبژاردننی پارێزگا بە دەنگی خەڵکەکەش بێ نەکرد ئەنجومەنی پارێزگاش. ئەو وەختە تۆ کێ باش بێ خەڵکەکە دەنگ بۆ ئەوە ئەدات. مەوزوع ئەوە نیە 2 ساڵ تورکمان بێ ساڵێک کورد بێت. بۆ چیت پێتان باش بوو کە پارێزگاری کەرکووک کەسێکی بێلایەن بێت ئەم جار؟ من بەڕێی من بێلایەن بێ ئەبێ پارێزگارێ بێت کە دەسەڵاتی هەبێ، پارێزگارێ بێ بتوانێ بڕیار بدا. ئەمڕۆ کەرکووک بێ ئیدارەیە، ئەمڕۆ کەرکووک بڕۆ لە عەرەب بپرسە لە تورکمان بپرسە، یعنی تەنانەت ئەو کەسانەی کەوا چەپڵەیان بۆ 16 ئۆکتۆبەر لێدا غەیری کورد بە تایبەتی جەبهەی تورکمانی و حیزبی تورکمان ئێلی ئەمڕۆ خۆیان هاوارەکەن کە ئەم شارە بێ ئیدارەیە، ئەم شارە بە قودرەتی قادر ئەڕوا بەڕێوە. تەنانەت بەرپرسی ڕێکخراوی بەدر کە یەکێک بوو لەو هێزانەی کەرکووکیان داگیر کردووە، ئەو باسی ئەو ئاکا کە چەند ئیدارەکە کێشە لەگەڵ ئیدارەیە هەیە. باشە ئێمە ئەمە ئەگەر بتوانین بیگۆڕین بە شێوەیەک هەموو خەڵکی کەرکووک بتوانێت دەستی تێدا بێت و هەموو خەڵکی کەرکووک بەشدار بێ لێە، ئەو کاتە پارێزگار تورکمانیش بێ یان کورد بێ یان عەرەب بێ فەرق ناکە، بۆ خەڵکەکە تەماشا ئەکەن کێ باشە، کێ بەرنامەی باشی هەیە، کێ ئیشی باشی بۆ کردووە. من بەڕێی منە وەختە تۆ یەکێک هەڵەبژێری کە مەقبولیەتی هەیە لە هەموو لایەکەوە. باشە بە بێگەڕانەوەی پێشمەرگا ئێمە ئەتوانین بڵێن دۆخی کەرکووک ئاساییە بێتەوە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە لە باڵوسخانەی ئەمریکا نوێنەرانی کورد بە تایبەت تورکمانەکانشی تیا بۆ کۆبوونەتەوە ئاماژیان بەوە داوە کە تورکمان دژی گەڕانەوەی هێزی پێشمەرگەی کوردستانە. کاکە
یادگار یەکەم شت ئێمە یەکشتی نەختێک لە دیبلۆماسیەتە لایەنی کوردی یەکشت هەیە کاری پێ ناکات ئەویش ئەوەیە لە هەموو کۆبوونەوەکانمان لەگەڵ لایەنی بیانی یاخود بێگانە کە کۆبوونەوە تەواوی هەر کوردەکە ئەڵێ واوتراوە واوتراوە ئێمە کەسمان نازانین بەڕاستی چی وتراوە بڵێ ئەمریکا وای وت بەڵام ئەمریکا خۆی هیچ قسەیەکی نەکردووە تەنانەت سەفیرێکە بینی وەزیرێکە بینی هەر ئێمە ئاڵین شتەکان چی وتراوە جا لێرەدا لەبەر ئەوە ئەبێ ئێمە زۆر ئاگامان لێبێ لە مووسە بۆیە من لە دیدارەکانمە لە چاوپێکەوتنم لەگەڵ ڕۆژنامەیە لەگەڵ تەلەڤیزیۆنەکانە تاکیدم لەسەر ئەوە کردوێتەوە بۆ ئەوەی باری کەرکووک ئاسایی بکرێتەوە ئێمە ئەبێ بگەڕێینەوە پێش هاتنی داعش 2014 با بڵێن 5/6 بڵێ یا 8/6 6 هات نەکرد بڵێ بۆ ئەو کاتە ئێمە لیوایەکی پێشمەرگەمان هەبوو کاک شەهید شێرکۆ ئامر لیوا بوو خۆشەویستی هەموو لایەک بوو عەرەب تورکمان هەموو شتیان پێ بەست و پەیوەندیان پێوە هەمووی پەیوەندیان پێ کرد لەگەڵ ئێمەیە ئاوا ئیشمان بەیەکەوە کرد لەگەڵ سوپای عێراقا لە ناوچەکانی حەویجە و ڕیاض و خواروی دواق و ئەم شوێنانە پێشمەرگە و سوپای عێراق هاوکاریان هەبوو هەماهەنگیان هەبوو با ئێمە بگەڕێنەوە ئەو کاتە ناو شار پێشمەرگەی تیان نەبوو ئەو 6 ساڵ و نیوەی کە من پارێزگاری کەرکووک بوومە پێشمەرگە لە ناو شار نەبووە سوپای هەر وڵاتیە بێت لێرەدا ئێمە باسی عێراقکەین سوپای عێراق یا پێشمەرگە ئیشەکانیان لە ناو شار نییە ناو شار بە پۆلیسە پارێزرێ بە دەستگا هەواڵگریەکانە پارێزرێ بۆیە ئەبێ بگەڕێتەوە ئەو کاتە بەڵام ئێمە ئێستا بینیومانە ئێستا حەشدی شعبیە و بە حساب پۆلیسی ئیتیحادیە و سوپای عێراقە کە لە ناوچەکانی کە پێشتر پێشمەرگەی لێبوو نەیانتوانی ئەو شوێنانە بپارێزن ئێستا داعش لە منطقەی خانەقین کە هەر وجودی نەبووە زۆر چالاکن لە کەرکووک بە اعترافی ئەو پیاوەی بەدر کە دوێنێ پێرێ مقابلەیەکی بوو باسی کرد لەو ناوچانە داعش هەموو ڕۆژە لیان شەهید دەبێ و لیانە کوژرێت شەڕی دەسەویە خاکەن بەڵام کە پێشمەرگە هەبوو کەرکووک 100% پارێزرا بوو ناو شار کە ئێستا وانە و دەرەوەی شاریش کۆنتترۆڵێکی باشی لێکرا بوو جگە لەو شوێنانەی کە داعش خۆی تای بوو کە ئەوانیش نەمان باشە من پرسیارێکم هەیە تا ڕادەیەک دوو لقا ینی ئەمریکیەکان هیچ هەوڵێکیان هەبووە بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک دوور لە چاوی کامێرا و مێدیاکان و لقی دووەمی پرسیارەکەم لە جێگەیەک ئاماژت بەوەدا بوو ئەگەر هەڵە نەبم کە دەست پێشخەریەکی سەرۆک بارزانانی هەیە لەگەڵ بەغا بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک ئەمانە بە کوێگەیشتون کە بۆ کەرکووکیەکان گرنگە بە تایبەت دەگەل لە دەمی جەنابتەوە گویان بەڵێ بە نسبەتی ئەمریکاوە یعنی سیاسەتی ئەمریکا یعنی ڕوونە لەو ناحیەوە کە ئەیانەوێ پێشمەرگە و سوپای عێراق هەماهەنگیان هەبێ بۆ شەڕ دژی داعش یعنی لە قسەکانیانە بە ئاشکرایکەن لە هاتنیان کە دێن بۆ هەرێم ینی ببینە وەزیری دەرەوە کە ئەچێتە بەغدا دێتە هەرێمیش بەرپرسە گەورەکانیان بە هەمان شێوە لەبەرەوە هیچ ئاڵۆزیەک لەوەدانە بە نسبەتی جەنابی سەرۆکی کاک مەسعود چوونەکەی لە بەغدای ئەو شوێنانەیەکێ لە باسی ئەو شوێنانەیەکێ لە کارە گرنگەکانە کە باسی کردووە و طبعا بێ کاتیش بدا بە بەم سەرۆک وەزیران ئەم کە سەرۆک وەزیرانەی کە ئێستا هەیە سید عادل خۆی حەزەکە پێی بڵێن سید حەزناکە پێی بڵێن دکتۆر سید عادل باڵێ سید عادل کێشەی زۆرە سید عادل تا ئێستا وەزارەتەکەی تەواو نەبووە سید عادل حساسیت و یعنی شتی نییە بەرامبەر بە چکە زۆر لەگەڵ کووردا لەگەڵ سەرکردایەتی کووردا زۆر تێکەڵ بووە لەگەڵ جەنابی مام جەلال لەگەڵ کاک مەسعود خۆی لەگەڵ برادرانی ترا ئەو حساسیەتەی نییە من بەڕێی من ئەتوانرێ یعنی ئەم پرۆسەیە بەرەو پێشەوە بچێت بەڵام لە عینی کاتیشا ئەبێ ئێمە بزانین گروپێک و لایەنی زۆر هەیە لە بەغدا نایەنەوێ سەرکەوێت قسەکە ئەوەیە ینی بە سید عادل بە تەنها خۆی ئەکرێت نەخێر لە ژێر هەژمونی ئەو هەموو شیع و سونەیە بێتە دەرەوە و شەقامی عێراقی بێتە دەرەوە و کە ئەوان خۆت ئاگاداری و لە هەموو کە زیاتر تۆ لە ناوە دۆخە بووی کرد
بە سەرکەوتنێکی زۆر گەورەیاندانا کە کەرکووکیان بەدەستێناوەتەوە. یەکێک لەو شتانەی کە باسێکن ئەڵێ فەرزی قانون تا 16 ئۆکتۆبەر لە کەرکووک قانون هەبوو. لە کەرکووک خەڵک نەیەتوانی بچێ ئەرزی خەڵکی تر داگیرکە، لە کەرکووک خەڵک نەیەتوانی بچێت تەعەدا لە خەڵکی تر بکە. ئەمڕۆ ئەو شتانە هەمووی هەیە. ئەمڕۆ لە ناو کەرکووکە لە ناو شاری کەرکووک ئەرز نەماوە بۆ ئەوی مەکتەبی لێ دروستکەی بۆ ئەوی نەخۆشخانە یا پەیمانگای تەندروستی لێ دروست کەنان دێسە دیاردەی وەرگرتنی سەرانە لە خەڵکی کەرکووک دەستی پێ کردووە 50,000مان بنێ و 100,000مان بنێ ئەتان پارێزی. بەڵێ جەماعەتی بەدر بەڵێ لە کەرکووک چوونەتە سەر هەموو دوکانەکان ئەبێ هەمویان شەوی 30,000 دینار بەعجێگەڵێن 50,000 دینار بەڵام بەلای کەمەوە 30,000 دینار ئەبێ بدەن ماڭانە بۆ ئەوەی بیان پارێزن. باشە ئەمە ئیشی حەشدی شعبیە دوکان بپارێزیە ئەم حەشدی شعبیە کە بالمناسبە سەرۆک وەزیرانی پێشوو حەیدەر عەبادی ئەڵێ سستانی نەیوتوە حەشر شعبی دروستکەن وتوێتی وەرن خۆبەخش بن لە ناو هێزە چەکدارەکانە دژی داعش. بەڵێ ینی تەنانەت ئەم ناوەش بە ئەمری سەید سستانی نەبووە. بەڵێ ئەمە خۆیان دروستیان کردووە و باوەڕیشت بێ من یەکشتەڵێم ئەگەر ئێران نەبێت ئەمڕۆ حەشدی شعبی و شیعە لە ناو یەکە ئەبێ بەشەڕێ. ئەمڕۆ ئەگەر ئێران نەبێ ئێران ڕایانی گرتو تا ئەم ساتە ئێران لەلایەن ئەمریکاوە فشارێکی زۆری لەسرە تاکەی پەرژێتە سەر حەشدی شعبی و ناوخۆی عێراق. آخر ئەمڕۆ ناوخۆی عێراق و حەشدی شعبی ئەمووی بەدەست ئێرانە کاکە ئێران دەسەڵاتی زۆرە لە ناو عێراقا لە هەموو کەسیش زیاتر تەنانەت ئەگەر تەماشایکەی لە دراسەیەکی تازە دەرچووە کە پارەیەکی زۆری ژیان لێ سەرف کردووە لە ئەخیرەکەیە ئەڵێ داگیرکردنی عێراق بە پێی ئەوە ئەڵێ بووەتە هۆی ئەوەی کەوە تەنها ئێران سوودی لێوەرگریەوە ئەمڕۆ ئێران سوودمەندی گەورەیە لە ناو عێراقا. هەرچەنە پێش ئەوە بە 4 ساڵ 5 ساڵ پیتەر گالبرێت کە کتێبێکی نووسیوە لەسەر هاتنی ئەمریکا بۆ عێراق ئەڵێ ئەو نەتیجانەی کەوە بەنیاز نەبوون ئەوە هاتووەتە دی کە ئەویش دەسەڵاتی ئێرانە لە عێراق. ئێران پەیوەندی باشەیە لەگەڵ هەموو لایەنە شیعەکان و بەم دواییەدا بەم 2-3 ساڵی لەگەڵ عەرەبی سونەشە و لەگەڵ کوردیشە عێلاقەیەکی کۆن هەیە تەنانەت لە زمانی ئەو کاتێک کە سەدام لە حکوم بوو کە کورد ئاوارە بوون لە ئێرانە. ئێران دەسەڵاتێکی زۆری هەیە لە عێراق. ئەم دەسەڵاتە کاریگەری لەسەر ئەوەی هەیە کە دۆخی کەرکووک ئاسایی نەکرێتەوە ئەو هەژمونەی کە هەیەی بە لەبەر چاوگرتنیەوەی جەنابتان لە چاوپێکەوتنیەکی شاوەک و سەرۆکی پەیمانگەی واشنگتن ئاماژەتان بە کۆمەڵێک ینی چۆن بڵێ نەتائیجی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا بەنسبەت عێراق و بەنسبەت کەرکووکیشەوە بە دیاری کتابی ئەمەوێت یانی ڕای جەنابتان بزانم. طبعاً کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئێمە لە 2011 پێشەوەی بکشێنەوە لە سیوێکیمان ئێمە و سەرکردایەتی کوردیش بەڵام من لە کەرکووکیش داوامان کردەوە ئەمریکا باشە هێزێکی بمێنێتەوە چونکە ئێرهاب ماوە ئێرهابیش زۆر بەهێز بووە و کاتام و ڕۆژە لە بەغدا تەقینەوە بوو لە کەرکووک تەقینەوە هەبوو لە هەموو شارەکانی عێراق تەقینەوە هەبوو بەڵام نەکرا ئیتر هۆیەکەشی بەشێکی پەیوەندی بە عێراقەوە هەبوو چونکە نەیانەویست ئەو بەو شێوەیە ئیمزایکن کە ئەمریکیەکان بتوانن لێرە بمێنن. بەشێکیشی ئۆباما خۆی کاندید کرد یەکێ لەو شتانی کە لە بەرنامەکەی بوو لە عێراق و ئەفغانستان بکشێنەوە. بەڵێ ئەمەی سووریا ئێستاش ئەگەڕێینەوە بۆ ئەوە ئەمڕۆ دەنگێکی زۆر هەیە. چەند ڕۆژە پێش ئێستا هادی عامری لایەنی زۆر لە پەرلەمانی عێراق داواکەن کە ئەمریکا بکشێتەوە. بەڵێ کشانەوە لە سووریا ئەوە ڕاگەیەنراوە لە لایەن سەرۆکەوە خۆی بەڵام لە سووریاوە یەک شتی هەیە لە ناو ڕەتفعلێکی گەورەی هەبوو ئەوە بوو وەزیری بەرگری دەستی لە کار کێشایەوە مەگەرک دەستی لە کار کێشایەوە پاشان ئەگەر تەماشای ڕۆژنامە و مەقالاتی افتتاحی وەمانە بکەیت هەمووی زۆر دژی ئەو بڕیارەکانی ئەمریکا ڕای جیاوازیانەیە لەسەر تەنانەت وای لێ هات کە مەسئولی ڕئیسی مەجلیسی ئەمنی قەومی کە جان بۆڵتنە لەگەڵ وەزیرە دەرەوە بڵێن ئەبێت کەوا کورد بپارێزرێ ئەبێ کورد بپارێزرێ بەداخەوە لە کاتی ڕەفرەندەم کە دژی وەستان
شتێکی وایە نەوت بەرز بەنسبەت کەرکووک و بەنسبەتی کوردەوە. من بەڕێی من یەکێک لە هەرە هۆیە سەرەکیەکانی سەرکەوتن بەسەر داعیشە ئەوە بوو کە هێزی هاوپەیمانان بە تایبەتی هێزی ئاسمانی و هەماهەنگی لەگەڵ هێزەکانی کوردستان چ لە ڕۆژاوا چ لە باشووری کوردستان و هەروەها لەگەڵ هێزەکانی عێراقدا بووەتە هۆی ئەوەی کەەوە ئەو سەرکەوتنانە بەدەست داعیشا بێ، بەڵام داعش وەکو فکرە ماوەتەوە. داعش تەنها بەغدادی نییە، داعش سەدام حوسێنە، داعش جەماعەتی قاعیدەیە بن لادن. شێوەی ئێستا بچێت ترسیەوە هەیە کە بە شێوەیەک لە شێوەکان کەرکووک کۆنتترۆل بکەنەوە. من بەڕێی من یعنی مەترسی لەسەر کەرکووک زۆرە. کەرکووک ئێستاش ئاوارەیەکی زۆری تایە، لە ناو ئەم ئاوارانەدا ژمارەیەکی زۆری ئەوە پێڵەن خەلایە نائیمە نووسوو شانەی نووسوی تێدایە لە حەویجە و لە عەباسی و من ئەو ڕۆژە لەگەڵ یەکێ لە مدیر ناحیەکانە قسەم کرد، وتی چی وەختێک بیانەوێت ئەتوانن بێن هەمومان دەرکەن و بمانگرن. کەواتە لە منتەڵەقەوە سەرکردایەتی سیاسی کورد بۆ ناگاتە و قەناعەتەی دابنیشێت چارەسەرێک بۆ دۆخی کەرکووک بدۆزێتەوە. چارەسەرەکە ئەوەیە تۆ لەگەڵ حکوومەتی تازای عێراقا ئەبێ هاوپەیمانان یەکێتی ئەوروپا، UN، ئەمریکا ئەبێ هاوکاری بکەن لەسەر وەزع. ئێستا بە نسبەتی کەرکووکەوە زۆر ڕوون بووەتەوە بۆ هەموو لایەک بەبێ پێشمەرگە، بەبێ هاتنەوەی پێشمەرگە، بەبێ دەرکردنی ئەم حەشدی شعبی ئەمانە لە ناو کەرکووک. ئەمانە ئیشیان نییە لە کەرکووک، هیچ ئیشێکیان نییە لە کەرکووک، تەنها بۆ دزی و بۆ دەست درێژیکردنە سەر خەڵک. بەڕاستی لە کۆنگرەی ڕۆژنامەوانیەکەی کاک نێچیروان سەرۆک وەزیران خاڵێکی باسی باس کرد لەسەر پێویستی مانەوەی هێزەکانی ئەمریکا. ئەمڕۆ لە ناو پەرلەمانی عێراقا جوڵانەوەیەکی زۆر هەیە بۆ ئەوەی بڕیار بدەن هێزەکانی ئەمریکا دەرکرێت لێنە. ئاینەن بیری یعنی ئەگەر تەماشایکەی وەکو نهایەتی 2010 و بیدایەتی 2011 بیرۆکەی لە ناو عێراقەوە چەکەرەی کردووە لە ناو عێراقیشە و من وابزانام خەڵکی تریشە. باسێکی دیکە ئەوەیە کە پرسیاری ئەوە کرێت ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان دەستبەرداری جەنابی دکتۆر نەجمەدین کەریم بووە یان دکتۆر نەجمەدین کەریم دەستبەرداری یەکێتی بوو؟ ئەمە وەکو وایە بڵێ مریشک لە هێلکە یا هێلکە لە مریشکە. ئەو ئارگومنتێکی تاریخی و کۆن و سەرمەدیشە دەوێت. ئەزایشی من ئەندامی مەکتەبی سیاسی بووم، طبعا ئەندامی سەرکردایەتیشی لەو حاڵەت هەیە. من کە هاتمەوە کەرکووک کاغەزی مام جەلالمان هەیە، حەزەکەی لە کاتێکیشە هیوادارم نیشان تێدەم کە لەگەڵ لە 2008 نووسیوێتی پێشەوەی ئەمەلیاتی دڵەکەی بکە وەکو وەسێتێکە یەکێکیان پەیوەستە بە پارەی یەکێتیەوە ئەو باز ناکەم، یەکیشان پەیوەستە بە بەندەوە. ئەڵێ ئێمە لەگەڵ دکتۆر نەجمەدین قسەمان کردووە، ینی خۆی و جەنابیان و جەنابی کاکۆسرت و ئەمانەوێت دکتۆر نەجمەدین بێتەوە ببێ بە ئەندامی سەرکردایەتی، ببێ بە مەسئولی ئیداری و سیاسی و تەنزیمی لە کەرکووکە. ئەمە کاغەزی مام جەلالە، ئەتوانن لە کاکۆسرەتی بپرسن، نوسخە ئەسڵەکەی لای کاکۆسرەتە. من کە هاتوومەتەوە بەو شێوەیە هاتوومەتەوە و بە باشی شێزانم ئەگەر کەناڵەکەتان یەکێ بنێرن وەکو ئیسیفتایە بکەن لە ناو کورد تورکمان عەرەب بزانە خەڵک ئەڵێ چی بۆ ئەو ساڵانەی کە ئێمە لەوێ بووینە، ئەو خزمەت گوزاریانەی کە کراوە بۆتانی دەرەخا ئێمە ینی بە پێی توانە خزمەتێکی باشی کەرکووکمان کرد و دیارە شتەکان. سەم ڕۆژە دایرەی جنسیان کردوێتەوە، دایرەی جنسیە تەواو بوو کە من لێ بووم. بەڵێ مەسەن ئەو مەکتەبانەی کە ئێستا هەندێک مەکتەب هەیە هەمووی تەواو بوو، بەڵامی تر فریای ئیفتتاحەکەی نەکەوتین. ئێمە ئەو کارانەمان کردووە لە کەرکووک. من ئەو شەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەکێتی ژنا ئەو کەسانی کە دەستیان هەبوو لە 16 ئۆکتۆبەر و ئارکتێکتی ئەوە بوون، یعنی مهندسی معماری ئەو شتە بوون، موامەرەیان لە من کردبوو و پێش ئەوە خەریک بوون
دژی من کار بکەن تەنها لەبەر یەکشت لەبەر ئەوەی کەوا من لەگەڵ ئیسیفتا بووم لە کەرکووک ڕاپرسی تۆ باجی پاڵپشتی ڕیفرەندەمە دەی 100% هیچی تر نییە هیچی تر نییە چونکە بن پێش ئەوە بە هەفتەیەک مەسئولی مەڵبەند هاتە لای من کە زۆر دژی بەرامبەر بەخۆم لەگەڵ ئەوە بوو کەرکووک بێ بە هەرێم بەڵام کە من باسم کرد چون خەڵکیان کۆ کردەوە لە ناو مەڵبەند و مەسئولی ڕێخستنەوەمانە بێتر کەوتنە قسە دژی من ئەوە باسی 2016کەم جا پێش ڕێفرەندەمەکە بە 7 ڕۆژ دەڕۆژ هاتنە لای من وتیان وەرە جارێکی تر ئەو مۆزوع ئەزینوکەرەوە بەس لەگەڵ ڕێفرەندەم مەبە ینی ئامادە بوون بتکەن بە سەرۆکی هەرێمی کەرکووک بەس لە بەرامبەر ئەوەی پاڵپشتی ڕیفرەندەمەکەی بەڵێ کاگیادگار ڕۆژی 19 6 ڕۆژ پێش ڕێفرەندەم سێشەممە بوو گەورەترین گردبوونەوە لە قەڵاکرا هەموو بەرپرسەکانی هێزی پێشمەرگا ئەندامانی سەرکردایەتی مەکتەبی سیاسی مەڵبەند هەمومان لێە بووین دووشت لە کەلیمەکەیە کاکۆسرەوتی کاکۆسەد و تاریخێنەوە ئەڵێ لەگەڵ ڕێفرەندەمین لە کەرکووکیش بکرێ تەبعانەوە بڕیاری مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەندیش بووە و لە نەخشە ڕێگاشەتیا بووە دووهەم ئەڵێ ئێمە ئەو بڕیارەی لابرنی دکتۆر کەریم لە پەرلەمانی عێراقەوە دکتۆر نەجمەدین کەریم لە پەرلەمانی عێراقەوە بە شەرعی نازانین و دکتۆر نەجمەدین هەر پارێزگاری کەرکووکە 19 مانگ باشە چی گۆڕا دوایەوە لەبەر ئەوەی ئێمە لەگەڵ ڕێفرەندەم بووین ئەوان لەگەڵ ڕێفرەندەم نەبوون و من شانازیشی پێوەکەم پۆستم نەمێنێ تەنانەت خۆشم نەمێنم بەڵام شتێک کە باوەڕم پێبێ بیبەمە سەر تەمەند درێژ من بۆچی بە تەواوەتی واستان لە یەکێتی هێناوە من پەیوەندیم نییە یعنی ئەوەڵەن ینی ئەمە هێشتا لای هاوڵاتیان ڕوون نییە پەیوەندیتان پچراوە یان وازت لە یەکێتی هێناوە من هیچ پەیوەندیەکی ڕسمیم نییە نە بۆ کۆبوونەوە ئەچم و بانگیش ناکرێن بە حقیقت هێشتا خۆت بە یەکێتی ێزانی من یەکێتی ئەوەیە بێ بچیتە کۆبوونەوە بێ بەشداربی بە تایبەتی ئەگەر لە سەرکردایەتی بێ بەشداربی لە بڕیارەکانە بێ بەشداربی لە شتەکانە من بەلای منەوە جارێ خۆم زۆر زەحمەتە من لە کۆبوونەوەیەکە دانیشم سەرکردایەتی یا مەکتەبی سیاسی چەند دەموچاوێکی تایە بعضی کێرەندامی مەکتەبی هیچ لەو ئۆرگانانەژ نین دێندا ئەنیشن و ئەزانم خیانەتیان کردووە بۆ من قورسە لەگەڵیانە دانیش یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێوان کەوانەیەکە دەستی لە دکتۆر نەجمەدین کەریم شتووە و ئەزانێت چیتر پەیوەندی بە یەکێتیەوە نەماوە کاکە تۆ لە بەتایبەتی لە سەرکردایەتی حیزبێکا بیت کە موامەرە لە ژیانت کراوە چوونەتە سەر ماڵت ماڵەکەتیان تاڵان کردووە قسەی ناشرینیان کردووە و نەچیتە کۆبوونەوە و لە هیچ شتێکا بەشدار نەبی ینی بەڕاستی ینی ئینسان بۆچی دایپۆشیە و ئەوەی بکە بەڵێ قسەکەشەوەی ینی خەڵکی شەوێت خۆشە بزانێت تۆ بەنیازی من لە پێش لە 16 ئۆکتۆبرەوە تا ئێستا یەک کۆبوونەوە نەچووم و بۆ یەک کۆبوونەوەش وەڵی یەک دوو جار 10 دقە پێش کۆبوونەوەکە نیو سەعات پێش کۆبوونەوەکە من لە هەولێرم بۆ سلێمانی وتوانە ئەگەر بێی باشە لە مانگی 11 بڵاو بوویەوە کە پەیوەندیتان بە پارتی دیموکراتی کوردستانەوە کردووە ئەوە بوو خۆتان وەڵامتاندایەوە من ناچمەوە سەر وەڵامەکە داهاتووی سیاسیتان لە ناو پارتی دیموکراتی کوردستانە بیرتان لێ کردوتەوە یان با وادای ڕێژمەوە داواتان لێ کراوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە کە لەوێ درێژە بە خزمەت بدەن ئەوەڵەن جارێ بە نسبەتی یەکێتیەوە من حەزەکەم ئەم ڕەخنانم کە هەیە لە سەرکردایەتێکەیە لەو کەسانەیە کە خیانەتەکەیان کردووە ئەجینا وەکو یەکێتی جەماوەری یەکێتی جارێ ئەو هەموو شەهیدەی یەکێتی داوێتی ئەوە ئێمە ئەبێ هەموو سەردانەوێنین یعنی ئەو خەبات و ئەو قوربانیانەی کە دراوە بە ناوی یەکێتیەوە باش ئەوە یەک بە نسبەتی پارتی دیموکراتی کوردستانەوە پارتی دیموکراتی کوردستان حیزبێکە ڕەسەنە هەرچی حیزبی تر پیا بووە لە ناو کوردستانە جگە لە ئیسلامەکان هەمووی فروعی ئەوەیە باش و منیش خۆم لە کاتێکدا لە یەکێتی قوتابیانی کوردستان لە سەرکردایەتی بوومە لە ناو پارتیا ئەندام بوومە و
پێشمەرگەش بوومە لەژێر سەرکردایەتی جەنابی بارزانی گەورە پزیشکیان بووین بەڵێ بەڵام من پارتی نیم بەس من شانازیش بە تاریخی پارتیەوەکەم شانازی بە خەباتی کاک مەسعودەوەکەم و بەڕاستی یعنی لەم زروفە زەحمەتەیە توانیان ئەم هەرێمە بپارێزن و ئێستا جارێکی تر ئەوە ئەبینی خەڵک وایزانی سەرۆک بارزانی تەواو بۆ هیچی نەماوە بینیتان لە بەغدا چی بۆ کرا بینیتان هەموو مەسئولەکان ئەو باڵوێزەی ئەمریکا ئەپارایەوە بۆی بیبینە دوای 16 ئۆکتۆبەر بۆ معلوماتان لەگەڵ عەبدوڵای ئوردونا دانیشتووە لێرەدا تاریخێک خەڵک ناتوانێت ئینکاری بکە و بە وەزیفەش نییە ئیش لەبەر ئەوە من بە نسبەتی قزمەتی گەلەکەم بە تایبەتی کەرکووک پێویستیم بە مەنسەب نییە من و پێویستیش بە حەزب نییە و من پێش ئەوەی بێمە ناو یەکێتیەوە هەموو منیان ناسی یعنی مامجلال بۆ داوای لە من کردووە غێر شتێکی لە من دابینیوە من لەگەڵ هەموو پارچەکانی کوردستانیشا بۆ معلومات من ئاپۆم لە ڕۆما لە کە هین بووە دی بووە سەرۆکی پەکەکە حیزبەکانی کوردستانی ئێران ئێستا لە ڕۆژاوە یعنی کوردایەتی و خزمەتکردن مربوط نییە بە حیزبەوە بەڵام معنایەوە نییە من سوکایەتی بە حیزبەکەم یان خۆم بە گەورەتر زانم نا مانایەوەش نییە کە لە داهاتووە ڕەنگە بۆن لە بڕیار بدەی بچیتە ناو حزبێکی دیاری کراوە درێژە بە خەبات بدەی من هیچ ینی بەڕاستی بۆ ئیشکردن لە ناو حیزب و ئەمانەیە ینی کە کاتی بێت ئینسان ینی من شەرم ناکەم لەوەی ئەعلانی بکەم ئەگەر بچمە لایەکەوە ئیش بکەم بەڵام من ئێستاش ئینستیتوتی کورد لە واشنگتن بەڕێوە ئەبم و کارەکانەکەم هەموو ڕۆژە خەڵکی کەرکووک دێن بۆ لام و ئەیان بینم و پەیوەندیم لەگەڵاکەن و بە تەمای ئەوەشن بچمەوە باش کەواتە درێژە بە گفتوگۆکەمان لە قاوەخانی مەچکۆ دەین و لەوێ خۆتای پێێن بەڕخسەتان بەڵێ بینەرانی ئەزیز وەکو هەمیشە توینێتە قاوەخانەی مەچکۆ بۆی چایەکی گەرم لەگەڵ کاک دکتۆر بخۆینەوە بەرنامەکەمان بەردەوام بکەین کاک دکتۆر دەنگ و باسی ئەوە هەیە هەواڵی نافەرمین کە ینی بەنیاز بن پۆستێک لە حکوومەتی نوێرێمی کوردستان وەربگرن یان پێشنیازی پۆستێکتان بۆ کرابێت لە دەمی خۆتانەوەمانەوێ ئەمە ینی ڕوون بکرێتەوە بەڕاستی من هیچ پێشنیازێکم بۆ نەکراوە و خۆشم داوام نەکردووە یعنی هۆی سەرەکی من ئەو برا خۆشەویستە کەرکووکیانە لێرن حەزەکەم جوان لێبێ مباشر هۆی سەرەکی مانەوەی من لە کوردستانە ئەوەیە کە ئێمە بتوانین دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە و ئەم خەڵکەمان کە ئاوارە بوونە و تووشی نەهامەتێکی زۆر بوونە بگەڕێنەوە شوێنی خۆیان و هەر خزمەتێکیش لەوێ من پێم بکرێ ئەوە هەدەفی سەرەکی منە کەواتە کەرکووکیەکان دڵنیاکەیتەوە کە تۆ کوردستان جێ ناهێڵی بۆ ئەمریکا و هەر لێرە ئەمێنیتەوە بۆی لە خەمیەوانە بی بە بەردەوامی ئەوە ساڵێک و 3 مانگە ئێمە لە کەرکووک دەرچوینە هەمومان من ئەمتوانی بچمەوە ئەمریکا و لەوێش بمێنمەوە بێدەنگیش بوو خەریکی سوکاری خۆم بم بەڵام هاتنەوەکەم بۆ کەرکووک بووە بۆ کوردستان بووە لەبەرەوە من هەر لێرە شەمێنیتەوە باشە بەنسبەت ڕای خۆتان لەسەر نوێنەرانی کورد لە بەغدا لە ماوەی ڕابردوودا باوڵاتیان یاریێمی کوردستان ئەزمموی ناخۆشیان لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا هەبووە چکە قسە لەسەرەوە بووە کە یا دەسەڵاتیان نەبووە یان وەکو پێویست ممارەسەی دەسەڵاتی خۆیان یان نەکردووە جگە لە جنابی سەرۆک مامجەلال ئێستا ئەم نوێنەرانە ئەتوانن هیچ بۆ کورد بچنەوە لەوێ من وابزانم بادیرەیەکی باشمان بینی لە مەوزوعی بودجەی کوردستان ئەمجارە هەرچەنە ئەو بودجەیە زۆر لەوە کەمترە کە کورد مافی هەیە هەیبێت و لە هەمان کاتیشدا ئەو بودجەیەش ئەگەر تەماشایکەی بەستراوە بە هەندێک شتەوە نازانین جارێت جێبەجێ ئەکرێیاننا کاگنێکی لەوان بارزانانی ژووتی وتی باشە بەڵام ینی لە چاو ڕابردوو باشە ئێمە لە 2014 17مان هەبوو لە بودجەکە بەڵام هەمووی بڕا لەبەرەوە ئێمە لەگەڵ لایەنێکە تەعاملەکەی بەڕاستی نازانی ئەمڕۆ شتێکت پێڵێ بەیانی شتێکی تر ئەکات بەڵام من هیوادارم کەوە
هیچ نەبێت لەسەر مەسئلە قەومیەکان کە لە ئۆکتۆبەری 16 2017 ڕووی نەدا ئەویش پشتیوانی پێشمەرگە و پشتیوانی کەرکووک و پشتیوانی شوێنەکانی تری دەرەوەی هەرێم هیوادارم ئەوە دووپات نەبێتەوە هەستی نەتەوایەتی ئەبێ لە هەموو هەستێک بەرزتر بێ نەتەوە و خاکەکەمان لە حیزبەکان گەورەترن و هیوادارم ئەمە بیدایەتێکی باش بێ کەەوە بۆ بودجە ئەمجارە کردیان لە بەغدا باشە بۆ ئایندا من یەک پرسیاری دیکەت لێ یەکەم و ڕای یەک دوو هاوڵاتی کەرکووکی شوەرەگرم لەسەر کارەکانی جەنابتانیان ئەگەر پرسیارێکی دیاریکراویانە بێت چکە کەزانیویانە تۆلێری پێیان خۆش بۆوان حەزوریانە بێت ناوە باسی کۆنگراکرێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرە ئەتوانێت چی بۆ یەکێتی بکات لەم قۆناغی ئێستاە وەڵا نازام کۆنگرە ئەکرێیان نا چونکە بڕیار وا بوو لە 2013 کۆنگرە بکرێ ئەوە ئەماوە 2019 ئەگەر کۆنگرە بەڕێکەوتن بێ و هێشتنەوەی هەنێ خەڵکە و دەسەڵاتدان بە هەندێک خەڵک بە شێوەیەکی ڕسمی لە ناو یەکێتیدا کە هەڵساون بەم کارەی کە بووەتە هۆی ئەوەی من و ئەم برا خۆشەویستانەم ئێستا لێرەین ئەوە هیچ نییە ئەگەر کۆنگرەیەکی ڕاستیش بکرێ و بۆ یەکێتیش باشە و بۆ خەڵکی کوردستانیش باشە و جارێکی تریژ ئێڵێمەوە ئەبێ لێکۆڵینەوەیکی تەواو بکرێ بۆ 16 ئۆکتۆبەر ڕوویدا و ئەو کەسانی کە بەرپرسن بەرامبەری سزا بدرێن ئەگەر ئەزانن خەتای من بووە با لەگەڵ منیشا لێکۆڵینەوە بکرێت تۆش ئامادەی باشە کەواتە باڕای یەک دوو برا وەربگرین کە کەرکووکین ئێستا لە هەولێر دانیشن کاک دکتۆر ئەوە ساڵێک و چەند مانگێکە 16 ئۆکتۆبەر ڕوویدا ئایا پێش ئەوەی ئەو ئیشا ئەو جەماعەتەکەوە ئەو ئیشە و ئەو کاڵفامانە کردیان جەنابەت وەکو پارێزگار و سەرۆکی وحدە ئیداری کەرکووک و ئەندامی مەکتەبی سیاسیەکی نیشتمانی کوردستان بۆ ئیشەکار لە 24 سەعاتیان 8 سەعاتیان 72 سەعاتە ناکری ئەو ئیشە گەورەیە دیارە بەرنامەیەکی داڕێژرای بۆ دانرا ئەو ئیشە کە ڕێک بکەون لەگەڵ حەجی شعبی و کەرکووک و سونەرەکانیان تەسلیم بکەن بۆ ئێوە ئاگاتان لەو ئیشە نەبوو من زۆر سپاس بوو بەناوی خۆی گەورە پێشەکی سڵاو لە پێشمەرگ قارەمانەکان کوردستان و سڵاو لە مڵاتی شەیدان خۆشحاڵم کە برایانی خۆمم بینیەوە دووبارە و چامان بە بەڕێز دکتۆر نەزمەدین و بەڕاستیان کەوت بەڕێستان سبەی دوو سبەی گەڕاینەوە کەرکووک وەکو جەناب دەڵێ من لە ئەمریکاوە هیچ شتێکم وەرنەگرت بیناخاترەوەی لەگەڵ ئەم خەڵکەیە بژێمنێرە ئایا سبەی یەکە گەڕاینەوە کەرکووک بەڕێزێت لەوێ پۆستێکی ئیداری زەخەم یان پۆستێک بەدەستی جەنابەت گەیشت ئەم برایانی ئاوارەی کەرکووک و ئەو لایانی کە زیاتر لە ئامێزت ئەگرێن سبەی نیە باوەشمان پێ ئەەکەیتەوە زۆر سپاس بۆ جەنابیشتان فەرموو کاک دکتۆر وەڵامی ئەو دوو پرسیارە بیتەوە من سپاسیانەکەم کە زۆر دڵخۆشیشم کە ئەمڕۆ لێرن بەڕاستی من نەمزانی تا هاتی نێرە ینی پێشتر پێی نەوت بووم مفاجەیەکی جوان بوو ئاوەڵام مفاجەیەکی زۆر خۆش بوو بەنسبەتی ئەوەی کە قسەکەت زۆر ڕاستە هی هەردووکتان ئەمە ڕۆژی 15 ئۆکتۆبەر و 4 ئۆکتۆبەر ڕووی نەدا ئەمە بە حەقیقەت ئەمە پلانێ بوو ماوەیەک پێش ئەوە هەوڵدان هەبوو بۆ دابشکردنی لایەنی کوردی یعنی یەک ڕیزی کوردی بۆ دابشکردنی من نوێنەری وڵاتێکی دراوسێ هات بۆ لام 2 سەعات و نیو زیاتر لەگەڵم دانیشت نوێنەرێکی بەرزیش بوو زۆر هەوڵیدا لەسەر ڕفرەندەم و بۆ ئەیکەن و ئەمانە لە عینی کاتیشە لەگەڵ گروپێکی تری ناو یەکێتی سفەتی سەرکردایەتی و مەکتەب سیاسیان نەبوو بەڵام دەستیان ئەڕۆشت لەوێ و خزم و کەسوکار و نزیک بوون لە خەڵکەوە ئەمەیانە کرد بە حەقیقەت ئەمە پێش ئەوە بوو یعنی ئێمە ئەگەر بەبیرتان بێ کۆبوونەوەکەی سەر قەڵاکە کرا ڕۆژی 19 مانگ بوو کە هەموو هێزەکانی بەرپرسی پێشمەرگە لەوێ بوون هەموو لەوێ بوون پشتیوانیان بۆ ڕێفرەندەم نیشاندا و پشتیوانیان بۆ ئێمەش پیشاندا کە وەکو پارێزگار بەڵام لە حەقیقەتدا بۆ ئەوە کرا چونکە زۆر ئاشکرا بوو کە گروپێک هەیە نایەنەوێ ڕەفرەندەم بکرێ و دژین و ڕێککەوتون لەگەڵ لایەنی جیاوازە لە بەغداش و وڵاتی دەوروبەریش من خۆم شخصی پێنجشەممەی پێشی ئەوەی کەوا 16 ئۆکتۆبر بکرێ بە دوو بەرپرسی گەورە وتووە کە ئەمانە ئەکشێنەوە و ئەو ناوچانە تەسلیمەکەن فریاکەون شتێ بکرێت
شتێ بکەن بەڵام بەداخەوە نەکرا هۆ یەکەشی یەکێکی بەکاری خۆی هەڵنەستا ئەوی تریشی ئێمە بمانەوەیان نەمانەوێ سەرکردایەتی پێشمەرگە یەک نەبوو پێشمەرگەی ئەم حیزب ئەمری لە هی خۆی وەرەگرت پێشمەرگەی تریش ئەمری لە وەزارەتی پێشمەرگە و سەرۆکایەتی هەریم وەرەگرت ئەو بەشە بەجێ هێشت کە بەجێ هێشت پشتی ئەوی تر بەردرا پشتی ئەوی تر بەردرا و ئەو کارە ساتەی لێکەوتەوە بە نسبەتی گەڕانەوەمان بۆ کەرکووک ئێمە کە بگەڕێنەوە بۆ کەرکووک ئینشاءالله هەمومان بەیەکەوە مێدیانەوەیە کە لەوێ بتبینەوە لە پۆستێکا کە خزمەتیان بکەیتەوە بە تاکیدەوە و ئێمە ئەبێ سوود لەو هەڵانەش وەرگین کە هەبووە ئێمەش هەڵم من خۆم ئەزانم زۆر شت هەیە کە بیکەینەوە جارێکی تر بە شێوەیەکی تر ئەیکەین بەڕاستیماشە بەوەش بێ من یەکێک بوو لە پرسیارەکانە بەڵام دەرفەت نەبوو ئەو هەڵانە چی بوو کە کورد کردی کە ڕۆشتەوە نابێ بیکاتەوە کاکە هەر کورد نییە من باسی خۆش بکەم مەسەلەن ئێمە لێرەدا مەوزوعی ئاسایش خزمەتی باشی ئەکرد بەڵام ئاسایش لە عینی کاتیشە خەڵکێکی زۆر هەبوو ناڕازی بوون چونکە ئیش ئەکرا بە ناوی ئاسایشەوە بە ناوی ئاسایشەوە من ناڵم دەستوریان بۆ هات لەسەرەوە کە خەڵکەکەی بێزار کردبوو لە ڕەحیماوە لە فەیلق لە پەنجعلی لە هەموو شوێنەکان ئێمە بە دوو ئاسایش ناتوانین بچینەوە ئەبێ بە یەک بێت یەک قیادەی هەبێت هەمووی مەربوط بێ بە مەسئولی وحدەی ئیداری و مەسئولی لیژنەی ئەمنیەوە نەک ئەوامری لە شوێنی تر وەرگێ دوایەوە ئێمە ئەبێ بەڕاستی هەندێک شت هەیە تەثبیتی بکەین ئێمە ڕاستە کە لەوێ بووین زۆر شت هەبوو ڕێگەمان لێگرت مەسەلەن عملیاتی دیجلە بوو نەمان هێشت بێنە ناو شار مۆزوعی تەئمیم کە ئێوە لە بیرتانە لە بیتاقەی وەتەنی وتیان تەئمیم ئێمە سوور بووین لەسەر ئەوەی ئەمە غەڵەتە ئەمە نابێ بکرێ و ڕامان گرت و ئەوە بوو لە دوایە کە کرایەوە ئێمە شتە باشەکان ئەبێ بەردەوام بین لەسەری شتەکانیش کەم و کوڕی هەبووە ئەبێ چاکی بکەین وە زیاتریش خەڵکەکە ڕێیان هەبێ لە شتەکانە نەکەمووی لە ڕێگەی مەسئولێکی حیزبی لەم لایە لەولا ئەو ڕێیان هەبێ ئەبێ خەڵکەکە زیاتر ڕێی هەبێ لە مۆزوعەکان و خزمەتی ئەو شوێنانش بکرێ کە زۆر زەرەری بینیوە زۆر دواکەوتووە و شتێکی شەڵێم نەک لەبەر ئێوە دانیشتون ئێوە و ئەو کەسانەی وەکو ئێوە کە ئەمڕۆ لێرن و بەعزێکیان لەوانەیە لە سلێمانی بن یا لە شوێنێکی تر بن زەرمەندێکی زۆر بوونە ئەبێ هاوکارێکی باش بکرێت بۆ ئەوەی جارێکی تر بگەڕێنەوە ژیانێکی ئاسوودە و خزمەتی شارەکەمان بکەین هەموو بەیەکەوە ئەوە زۆر گرنگە چونکە هەر ئەوە نیە ئێستا سبەینە ئێمە گەڕاینەوە تۆ ئەچیتەوە ئەوێ نازانی ماڵت چی لێ هاتووە نازانی ئیشت چی لێ هاتووە ئەبێ ئەم شتانە هەمووی تەئمین بکرێتەوە جارێکی تر من سوپاسداعتیباری مادی و معنەویشیان بۆ بگەڕێنەوە من بەخێراتانەکەم کامڕۆ حزوریان نەبوو بەرنامەکەتان زۆر جوانتر و ڕێکوپێکتر کرد سوپاسی کاک دکتۆری شەکەم کە سەرڕای سەرقاڵیان حزوریە بوو وەڵامی پرسیارەکانی بە سنگی فراوان و بەڕاشکاویدایەوە ماندوونە بن و هەربژین دکتۆر ڕێزم هەربچین بەڵێ بینەرانی زێدە ئەزیزی پاسی یادگار لێرە بەرنامەکەمان لەگەڵ جەنابی پارێزگار کۆتایی هات تا هەفتەیەکی دیکە و بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ئێوە و کوردستان وە کەرکووکیش لە ئەمانەتی خوادابن خواتان لەگەڵ